Oh Allah the Almighty, Allahu Allah, protect me and guide me, Allahu Allah, oh, to your love and mercy, Allahu Allah, Ya Allah, don't deprive me, Allahu Allah, from beholding your beauty, Allahu Allah, oh my Lord, accept this plea, Allahu Allah. ربي جل الله الله الله، ما في قلبي غير الله الله الله. Affeder günahı منای خۆی گەورە و میهرەبان، زۆر خۆم خۆشحاڵە زانم کەوا لە مەراسیمێکی ڕۆژی لەدایکبوونی مناڵێکی نوێ عەقیقە بۆ ماڵی کاک بورهان بۆ خانەوادەکەیان زۆر پیرۆزبایی گەرم و گوڕیان لێ یەکەم. لەخوای گەورە و میهرەبان داوەخوازم کە ساڵح بێ و نەوەیەکی باش بێ و دایک و باوکیشیان چەتری سەریان بن ئینشاءڵڵا، و ئەم نەوەیە ئینشاءڵڵا ژیانی پڕ بێ لە خێر و خۆشی و بەرەکەتدار بێ و بەسوود بێ و بەکەڵک بێ بۆ ئاینی ئیسلامی پیرۆز، بۆ کۆمەڵگای کوردی، بۆ خوشک و براکانی، بۆ چواردەوری. لە خوای گەورە داوەخوازم کە ئەوەی مناڵی نییە خوای گەورە مناڵی پێ ببەخشێ، ئەوەی کچی هەیە خوای گەورە بۆی بکا بە نیعمەت بەرەکەت، ئەوەی کوڕی نییە خوای گەورە کوڕی پێ ببەخشێ، بەرەکەتی خوا برژێنێ بەسەر هەموو کەسێکە کە نیەتی و چاوەڕێەکە کە چاوەڕێی ڕەحمەتی خواکە. بۆیە لێرە دوعای خێرەکەم بۆ ئەو کەسانەی کە مناڵیان نییە، خۆیان مناڵی باشیان بدەیتێ، مناڵی ساڵحیان بدەیتێ، چ کڕ بێ چ کچ بێ، خوای گەورە بە بەشیان نەکا لەو نیعمەتە و داوەخوازم لە خوای گەورە ئەم عایلە بەختەوەرکا و بەختەوەری دین و دنیا و قیامەتیان کە. زۆر سپاس. Rahmeyle bağışla günahlarımı, hayır eyle hem akşam hem sabahlarımı. Hasbi Rabbi Cellallah Allahu Allah, ma fi kalbi gayrullah Allahu Allah. वो तन्हा कौन है अल्लाहु अल्लाह, बादशाह वो कौन है अल्लाहु अल्लाह, मेहरबा वो कौन है अल्लाहु अल्लाह, क्या ऊंची शान है अल्लाहु अल्लाह, उसकी सब निशान है अल्लाहु अल्लाह, सब दिलों की जान है अल्लाहु अल्लाह. زۆر سپاس بۆ جەنابتان، هیوادارین ئەم بۆنەیەکی زۆر گرنگە بەڕاستی بەهۆی لەدایکبوونی کاکەنامیەوەیە. هیوادارین خوای گەورە بەرەکەت بخاتە ژیانی کاکەنامی و هەروەها بیکا بە قوڕەت العین یا مەسەلەن نوری چاوی دایک و باوکی و ئینشاءڵڵا تەمەنی پڕخێر و سەلامەت و تەندروست بێ. و هیوادارین ئەم کۆبوونەوەیەکی پڕ بەرەکەت و پڕ ئاشنایی و پڕ برایەتی و پڕ خۆشەویستی بێ و ببێ بە نمونەیەکی باش و ببێ بە فرسەتێکی زۆر باش بۆ یەکبینینی ئەم بەڕێزانە، بۆ یەکتر بینین و نوێکردنەوەی لایەنی کۆمەڵایەتی کە خۆی لە خۆیان ئەم جۆرە بۆنانە بۆنەیەکی زۆر گرنگە
و دڵنیام فرسەتێکی زۆر باشی هەر لە ئێستاوە ڕەخساندووە بۆ هەموو لایەک کە لایەنە کۆمەڵایەتەکانی یەکتر بەهێزتر بکەین و خۆشەویستی و هەواڵپرسین و ئەوەی کە پێوتێ لایەنی کۆمەڵایەتی زیاتر بچێتە پێشەوە خۆی ئەم جۆرە کۆبوونەوانە بەڕاستی سەرچاوەیە کە بۆ لە یەک نزیکبوونەوەی خەڵک چونکە خەڵک بەهۆی مەشغەڵەت و بەهۆی ئەو ژیانە ئاڵۆزەی کە هەیە کەمتر ئایان پەژێت یەک ببینن بەڵام ئەم جۆرە بۆنانە یعنی بەڕاستی گەرمەگوڕەیەکی زیاتر بە لایەنە کۆمەڵایەتێکە ئەدا بە هەر حاڵ ئێمە خۆشحاڵین کە ئەم برا بەڕێزانەمان بینیوە لە نزیکەوە هیوادارین ئەو خواردنەی کە ئامادە کراوە ئەو خواردنەوەی کە ئامادە کراوە ئەو لایەنی یەکتر بینین و ئیجابیاتە هەمووی ببێ بە خێر و بەرەکەت بۆ ئەم مناڵە چاوگەشەی کە ناوی کاکە نامیە و ببێتە فەڕ و بەرەکەت بۆ ماڵ و مناڵیان بۆ خانەوادە بەڕێزەکەیان زۆر سپاس بۆ جەناب. يا رب العالمين الله الله صل على طه الأمين الله الله في كل وقت وحين الله الله املأ قلبي باليقين الله الله ثبتني على هذا الدين الله الله واغفر لي والمسلمين الله الله حسبي ربي جل الله 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 ما في قلبي غير الله 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 على الهادي صلى الله 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 لا إله إلا الله الله الله. Oh Allah the Almighty, Allahu Allah, protect me and guide me, Allahu Allah, oh to your love and mercy. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە کاک بورهانەکەین بۆ ئەو عەزیەت و ماندووبوونەی کێشاوێتی و بانگێشی ئەم هەموو خزم و کەسوکاری کردووە خوای گەورە ئیشاڵڵا بیکاتە مایەی خێر و خۆشی بۆ دنیا و بۆ قیامەتی دوعای خێریش دەکەن کە ئیشاڵڵا ئەو کۆرپەلەیە ئیشاڵڵا تەمەندرێژ بێ و منداڵێکی ساڵح بێت و ئیشاڵڵا ببێتە دارێک لە دارەکانی بەری بۆ دایک و باوک و بۆ کەسوکاری ئیشاڵڵا دووبارە و سێبارە دەستخۆشی لە کاک بورهانەکەین خوای گەورە ڕزقی حەڵاڵی با و دەستخۆشی لێکەین ئەم بۆنانە بەڕاستی زەرورە هەموو کاتێک ئینسان بەشداری کاتیایە ئەگەر لە هەر شوێنێک کۆبەی دیارە ئەم شوێنە شوێنێکی پیرۆزە و ئەم مەجلیسەش مەجلیسێکی مبارەکە هاتنی ئەو برایانەی کەیەن بۆ ئەم شوێنە ئیشاڵڵا لە قیامەتیشە شوێنیان دیارە بێت ئیشاڵڵا هیوادارم خوای گەورە تەمەندرێژی کە دووبارە دەستخۆشی بۆ کاک بورهان و بۆ بنەماڵەکەی کاک بورهان کە عەزیەتیان کێشاوە بۆ ئەم مناسەبەیە دەستخۆش بۆ جەنابی شێ کە ماندوو ئەبی لەم بۆنانەیە. You came to me in that hour of need when I was so lost, so lonely. You came to me, took my breath away, showed me the right way, the way to lead. You filled my heart with love, showed me the light above. Now all I want is to be with you. You are my one true love, taught me to never judge. Now all I want is to be with you. Allahumma salli ala sayyidina Mustafa ala habibika nabiyika Mustafa. You came to me in a time of despair. I called on you, you were there. Without you, what would my life mean? To not know the unseen, the worlds between. For you I'd sacrifice, for you I'd give my life, anything, just to be with you.
I feel so lost at times by all the hurt and lies. Now all I want is to be with you. Allahumma salli ala سەرەتا بە ناوی خوای گەورە ئێمشەو ئەم قەوم و کەس و خەزم و برادەرانە کۆبووینە تۆ لێرە بە بۆنەی ناونانی گوڵە جوانەکەی کاگە بورهان و خوای گەورە بیکا بەداری بەری بۆی و لە ژێر سایە و سێبەریا بە حەسێنوە ئیشەڵا بۆ دایک و باوک گەورە بوێ ئەم قەومە جوانانەش خوا خێریان بنووسێ هەمویان لە شاری دوور و نزیک و هاتن و ماڵیان ئاواوێ و ئەم پیاوەش نانێ خۆشمان خوار با پیا و باسی نانەکەیش بکە دەستی شێفەکە خۆش وێ ماڵی چاودێرانی ئەم مزگەوتەی شاواوی و خوا خێریان بنووسی ئەم مزگەوتە دایمە ها لە ڕێگەی هەموو بسڵمانێکە بۆ ئێمە زۆر شوێنێکی باشە دەر سڵاو و ڕێزمێ بۆ هەموو بسڵمانێکی Showed me right from wrong, told me to be strong. Need you more than ever, Ya Rasulullah. You came to me in the hour of need. Need you more than ever, Ya Rasulullah. You filled my heart with love, showed me the light above. Now all I want is to be with you. You are my one true love. Taught me to never judge. Now all I want is to be with you. Allahumma salli ala Sayyidina Mustafa ala habibika nabiyika Mustafa. Allahumma salli ala Sayyidina Mustafa ala habibika nabiyika الحمد لله رب العالمين وبه أستعين وأصلي وأسلم على خاتم الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا ربنا اجعلنا هادين مهديين لا ضالين ولا مضلين واجعلنا من الذين يستمعون القول فيتبعون أحسنه. براعز زكانم وأمراك بخير امرو مناسبة كمان عقيقية وناي أم كري كاكبرهان عليهم كش بخاي فرقار بعدين بجوية دعاء وشيرينيك بونا ودمي ومعنا سنة باشا وبابتي باسا كين نفسر عقيقة وكرتي في كش بخوا إن شاء الله سرتاوا بانك كدين وباشا ناو كيش يعني كش بخاي فرقار الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح. الله أكبر الله أكبر لا إله إلا الله. قامت شديد ملائك بجيب شوية شافية إن شاء الله. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله. حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة. الله أكبر الله أكبر لا إله إلا الله. أم فريكا كبرهان ناينا والنامي نامی بەناوی تەفسیرەکەی مامۆسای پایە بەرز و زانای گەورەی کورد مامۆستا عەبدولکەریمی مدەڕیز خوای پەروەردگار بە فیردەوسی شاد کرد بێت و داواکارین لە خوای پەروەردگار تەمەندرێژی کە و ساڵحی کە و بەخۆشی هەموو لایەکمان گەورە بێت. ئەوەی دێشە وەکو سنەت
ئەوە تۆزێ شیرینیە دەین لە مەڵاژووی تۆ پاقلەوە بۆ بێ خەزەر بۆ پاقلاوە ناخۆ ئەوە خەی کاکە ناویە خۆی خەزەر ئایتر چاوام دوعای خێری بۆ ئەو گەرەکە بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على نبينا المصطفى وعلى من على طريقه اقتفى ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم ديار عقيقة بابتێکی زۆر گرنگە بە کوردی خۆمان ئەڵێن گوێزەبانە عربی ئەڵێن عقیقە پێناسەکەی هەموو ئەو پێناسەی کە بۆی کراوە حکومە شەریعەکە لە پێناسەکایەتی ئەفەرمون زانایان ذبح شاة للمولود في اليوم السابع من ولادته سەربڕینی حیوانێک بۆ مناڵی کە لە دایکە بێت لە ڕۆژەی حوتەمیە دێنە سەر تەعریفەکە و شیکردنەوەی ذبح شاة سەربڕینی حیوان ئەو حیوانانی کە بۆ عەقیقەیە ئەو حیوانانن کە بۆ قوربانی بەکاردێ بەرخ لە سەروی 6 مانگەوە و کار ئەگەر ساڵی تەواو کردوێ بوو بێ بە بزن ئیتە بەرەسەرەوە بۆ 2 ساڵی گوێرەکە و مانگا و بەسەرەوە لەگەڵ خوشترە طبعا سەربڕینەکە پیامبەر صلی الله علیه و فەرمێ بۆ کچ دانێک و بۆ کوڕد و هەندێک پرسیاریان کردووە لەسەرەوە حقیقەتەن پیامبەر صلی الله علیه و سلم بۆ حەسەن و حوسەین دوو بەرەنی کردووە نەگەر یەکیان دوو هەر یەکی دانەیەک ئەوە کۆکاری ئەوەی کە پیامبەر صلی الله علیه و سلم وای فەرمووە پیامبەر صلی الله علیه و سلم شارستانیەتێکی نوێنە شارستانیەتی عەرەبی و جاهیلی سەرزەوی پێگۆڕیوە لەبەرەوە لە سەردەمی پێش ئیسلامە ئافرەت هیچ مافی نەبووە هەر زیندە بە ساڵش کراوە کە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێت لەبەرەوەی هیچ نەبێ باری کوڕ قورس کا بەسەر باوکانە هەتا ئەویان بۆ دروست بێ و هیچ نەبێتی بۆ کچیش بیکەن دوایە وردە وردەیش لەسەر کچەکەوە فەرمێ ئەوەی 3 کچ بەخێو کاچێتە باش ئەوەی 2 کچ بەخێو کاچێتە بەهەش ئەوەی کچێکیش بەخێو کاکۆ ڕاوەکەی فەرمێگە پرسیارمان لەگرای فەرمێ چێتە باش بەڵام بۆ کوڕوای نەوتوە لێرە کە سەیری کرد پیامبەر صلی الله علیه و سلم ئیشی لەسەر چی کردەوە لەسەر گۆڕینی مجتەمەعی عەرەبی جاهیلی و بەهمان کات بۆ کۆمەڵگای بەشەری بە شێوازێکی گشتی لەبەرەوە کچ و کوڕ هیچ فەرقێکیان نییە یەکی یەک دانەیان بۆ بکرێ وەگەر زیاتریش کرا چێتە بابی سەدەقەوە ذبح شاة للمولود ئەوەی کە لە دایکە بێ لێرە ئەوەی کە لە دایکە بێ ئەگەر مناڵێ لەبار بچێ عەقیقەی بۆ کرێ بە شەرتێ ڕۆح کرابێ ببەریە زانایانە فەرموون ئیبن عومەر عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر مناڵێکی کچەکەی مناڵێکی بوو وە کاتێ بوو پێشەوەی کاتە حوتەمین ڕۆژیش لە وەفاتی کرد بچووک بوو فەرمی عەقیقەی بۆ کرد جا لەبەرەوە ئەگەر یەکێ مناڵێکی بوو مناڵەکە لەبار چوو ئەگەر ڕۆحی کرابوو بەبەرا ئەوە عەقیقەی بۆ کرێت دواسە ئەوانەی تریش کە طبعا گەورە بن لە مناڵیەوە بێ عەقیقە بکرێ لەبەرچی هەندێک عولەما فەرمون واجبە هەندێک شانە فەرمون سنەیە و سنەیەکی مؤکەدەش هەندێکە فەرمون هەندێک لە مەذهەبی ئیمامی ئەبی حەنیفەش ئاڵێن هەر شتێکی مباحە نە سونەتەوە نە واجب والحاصل ڕەحمەتان لێبێ یەک تۆز بام بابەتانە بۆی سوودی لێ ببینین خاڵێکی تر لەو خاڵانە ذبح شاة للمولود وتمان مناڵی لە بار چوش ئەوشە ئەگەر ڕۆحی پێ کرابێ بۆ یەکرێ للمولود في اليوم السابع يعني ڕۆژی حوتەم بەڵام ئەم ڕۆژی حوتەمە مەرج نییە ئەمە سنەتە چونکە لە سیلسیلە صحیحە ئەلبانیە ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ أن رسول الله صلى الله عليه وسلم عقى عن نفسه حين بعث نبيا فەرمێ پێغەمبەر کاتێ بوو بە پێغەمبەر دووبارە عەقیقەی بۆ خۆی کردوێتەوە لە 40 ساڵیە کەواتە ئەم مەوزوعی لە ڕۆژی حوتمە ئەمە هەرۆکو سونەتەکە لەو کاتە جنا پێشەوە بکرێ و دوای ئەوەش بکرێ عەقیقە هەر دروستە لێرە ئەفەرمێ لە حەدیثێکە لە بوخاریە
فمن مع الغلام عقيقة فأهرق عنه دما وأميت عنه الأذى همومنا على عقيقة لسه علي را علماء عندي حديث سريع فرمون لشرحك يا كل مولود مرتهن بعقيقته أو مرهون بعقيقته يعني شي مرهون إمام أحمد رضا ورحمته خوالي ولم مرجدار كراوة همومنا على مرجدار كراوة بعقيقته إما أو كساني كشفاعت ما بوكن للرجي قيامتا چند تاقمن چند تاقم يكن پیغمبر صلى الله عليه وسلم شهيدانا پیاوچاکانا رفيق بو رفيق قرآن ومنال بوكي بو دايكو باوكي منال بو دايكو باوكي لبروا إمام أحمد فرمشي هر من باوكي عقيقة بو منالكينكا أو منالي بمري إلا على روج قيامته شفاعت بو دايكو باوكي خويناك شفاعتي بو ناكاد بو لبروا في عمر صلى الله عليه وسلم فرمي كل مولود مرتهن بعقيقته ليرا خالتي تروي ناوناني من علاكيتي ويسمى ناونان أم ناوى طبعا ناونان الإسلام حقيقة مسؤوليتي تياي نابت وناويكي لابني كناوك ناويكي نا شرعي بي ناويكي نا الريق بي بمعنى بي ناو بي أبيت اسم أبي لحرف درشي أو كاتك أبيت لحرف درشي بي باسم يشبه معنى دار بي ويسا زور جاري من ناو زورنا لمولاتها زور جاري يكي كلمة حرفي هورامي يكي سوراني يكي باديني ناوته يكو عرب الله المعنى في قلب الشاعر والله ما قال خوي معنى كيف زاني أما لمن ناونان وانابي يا هندق ناوي ناوكي بو مرحلة من عري جوانا بس قولب يبو ناو بانك هرشهر مزار بي بو ناو بي ناوكي معنى دار بي وناوي يبو همو ساعتو كاتب شي يا من ناوي كردي منظور يا مدولة من ينوكو كرد ناوي كردي لينا اگر با مسائل شرعي بي هر هيك حديثي لسروا كأحب الأسماء إلى الله عبد الله وعبد الرحمن عبد الله وعبد الرحمن كأخوة بي خوشة وكو حالته بلان تو ناوي هر ناوي شي جواني كردي ليني ناوي شي معنى داري ليني ناويش برپرسيارتي لسر روجه باوكي شكاته لمن عرفيك لاي إمام عمر الله إمام والله يمن علي من زور خرافة زور بيت تربيته برام يعني من أما كسنية ببريب وقضاء وكو إمام عمر وكو خليفة مسلمان دائما دانشتني يقول الخلق عصاي بو وكو أبروش قارانا نبو أي شغله بو الله حرمة مناقري قورو بچوكي نازاني يعني كومل اشتي أي شغله كرمتو نازاني لدعي حقي باوكو حقي خوا حقي دايكو باوكا الله بالله الله باشا ابن علاكيش زور زيرك بلا أي باشا إمام منال حقي نلسر دايكو باوكا الله بالله أي الله حقي منال شي لسر دايكو باوكا الله دايكي يجيبوا بينه حسب ونسبي هبي بزاني كيو كيو شلونه ودين داري وما والله دايكي مني بدوسيه درهم كرينا زعما اصل فصل شي كي اما يا أبينا يجيبني نايشي نام قالونجا والله نارم شو بناونا هرب قالونجا بان مكان اخواتها يصير ناس انا من يوش شيوخ نواري شيش كو كان الخلق كان فيري خنواري كان مزقوتا اي والله تو تاعن بالي بابا وكا ايش تعمل على كده تو باشتري بويا ناوناني من المسؤوليتي لسره نايشي بنن كناوبه وابوها متمنجي بشيء او زور ضروري خارجي تل وأميط عنه الأذى يعني تي يعني لا بردني مو أو مويسري بمكينة لا بري ببي وزني موكب وكو حسن حسين بكري بزيو يا بازير يعني أوندا تقريبا يسا موكك لا برا باهين بيت تصفى هناك بكري تخير لجاتي بديت هجاران ليرا نتش موسيلي دان مجموعين لدون كاسر هراي كان ابو ايه بيوتبو نتمينا ابي موسي اللي يبدري يما وكو سردمي بيامو صلى الله عليه وسلم مان تلفوني اخر ما مساكو اواني شيطان ابو جماعه خليكم بزبون من قسمنا غلاك هذا سدي بيغمر هذا مسهر نبو جاري اصل شرع على بردني مو انا وبشي سري من على سقط كيت يعني زور جاري خلق اشياء موسى الاسر موز غلطه الا تبقى ماكينه كنتي كيدو جوان وريكو فيك دعاء حديث يا زور جاري الله بامنا على كان حفرنا فيه او حلاق كان دعاء بفارم بني عندي جاي بيانو فينا حرامه دعاء بفارم مبني سيره حرام يقينا مني
شەوێ لە عەقیقەیە کامی گەوتی کاکە بەخوای گیرم خواردەوە کارتەکەی منەوە دەستێکە بە گیرم خواردەوە هەر ئەڵێ حرامە لێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ حديثك نهى رسول الله عن القزع پیغمبر صلی الله علیه و سلم نهی کردو لقزع او املاولات عشنو بانكير الله جاره منال حكم شرعي لسريه هرچی بکات نيش بكا نكات سربتاشي نتاشي ودار حكم شرعي لسريه اول شيء كبويكا ابي اسلام لبر سرتاشي نبوشو خلقات جانب علماء فرمش امام نووي لشرح حديث كاكر صحيح مسلم فرمي او بو كراهته نقبو حرام بون جال برو حفر كردن بو منال حرام نيه بيشوي يجي جيري خواردو شوي كان تلفون قلت والله من كردم دوبر بريطانيا من على كم بردو مزقوتي باكستاني شو ما حفر بو كده لا حلاق وتدي نابي بي بو درس وتبو وتي والله تا حفر شاينه يشكو حرامي كردوه نابي بو درس وتمش با مسیجێک ئینەکەی وتم ڕێکا کەمە شافعی مەذهبی ئیمامی نەوەی ئیمامی ئێمەیە هەرچەند ئێستا ئیمامی هەموویەتی ئاچۆ ئەو شەرحەی پێ نیشاندا وڵێ وەڵاوەتی شەرحەکەم پێ نیشاندا وتی تر هاتووە سەربار وتی باشە وەڵای من نەمزانێ زۆر جار هەیە ئەم دێشتەیە لە ئارە لە جێی خۆیانێ خاڵێکی تر مەوزوعی چۆنێتی عەقیقە ئابڕشیەوە تەمان عەقیقە سەربڕینی حەیوان و دابەشکردنیەتی بەڵام زانانە فەرموون وەکو ئیمامی ابن قودامەی مەقدیسی لە مغنیا فەرمێ باشترین شتێ بکرێتە چی وەکو وەلیمە بکرێتە مناسەبەت بۆ خێرەکە هەرەکرێ پاش خێرەکە ئەوەیە برایەتی و خوشکایەتی بینی موسڵمانان چییە بێ بتەوترێ بێ خۆشەویستی و مەوەدەتی ئەڵێ ئەمان زۆر باشترە کردەوەی گۆشتەکە بەخشیتەوە خاڵێکی تر لەو خاڵانە گۆشتی عەقیقە بە پارە ناخرێتە بەدیلی بڵێ پارە ئەدەم بە مریشک نابێ بە کیلۆی گۆشتی نابێ ئللا بێ حەیوانێکی ساغ بێ بەبێ سەربڕینی حەیوان وەکو خوێن عەقیقە و قوربانی دروست نابن لەبەرەوەی بە کیلۆ نابێ حەیوانی ساغ ئەیەتوانێت ساحێبەکەی توانێت ئەگەر گۆشتەکە زۆر و لێشی هەڵگرێ و ئەگەر خەڵکەکەش زۆر بێ ئەویش دەبیدات خەڵکە ئەگەر لێشی ماوەتوانە بچێ هەلی هەڵگرێ ئەگەر بە کاڵی بێ لەبەرەوە عەقیقە برا بەڕێزەکانم ئازیزانم بابەتێکی زۆر گرنگە ئێستا خەڵک بۆ عیدی میلاد لەوە چەند پارە سەرف بکات عیدی میلاد شتێکی ئاساییە هیچ حرامبوونێکی شتیان نییە بەڵام لەوە ئیسرافێکی شتێکە بەڵام نازانێ عەقیقە لە ڕۆژی قیامەتە پاداش وەرەگرێ لەسەرەوەی بۆی بۆ حورمەتی مناڵەکەی گرتووە بۆیە لە ئیسلامە کە ئێمە ساحیبی شارستانێتێکی خۆمانی مناڵ هەر لە کاتێکە لە سکی دایکایەتی هەتاکو ئەبێ و دوایەوەیش هەر هەمووی مەسئولیەتە لەسەر شارمان چونکە ئینسان لای خوای گەورە گەورەیە و شەریعەی ئیسلامی لەبەرەوەی لای خوای گەورە هاتووە گەورەی ئینسانە پارێزێ ئەڵێ دایکێک بێنە بە حەڵاڵی ئەو دایکە کە زگی بەرز بووی و گەشتە حاڵەتی ئەوەی کە حامیلەی پێوە دیار بوو نابێشی قورس بدێ بەدەستەریا ئەو پیاوە ئیشی حرامەکە کە ژنەکەی لەو کاتە عەزێدا ئەو مناڵە لە بارچێ پیاوەکە هۆکاری مردنی مناڵەکەیەتی چونکە دایکە لە ناچاری ئیشی کردووە ئەی کێتان لێ دەستی بچێتەوەی کەوا قەتڵ بکە بێگومان کەس لەبەرەوە لە شەریعەی ئیسلامیە ئەو دایکانەی کە حاملن ئەبێ باویشی مناڵەکە پیاوی ئەو ژنە بە بەردەوامی ئاگای لێ بێ ئەزیەتی نەدا ناڕەحەتی نەکە و خۆراکی تایبەتیش بۆ بێنە چونکە لە ڕاستیە ئەو خۆراکە بەشێکێ بۆ شێچێ بۆ مناڵەکە بۆیە لە ڕاستیە برا بەڕێزەکانم عەقیقە کە ئایەت و حەدیثی لەسەر هاتوون زۆر بەڕێزە زۆر گەورەیە قسەی عولەمای سەحابەی لەسەرە عولەمای خۆمان عولەمای مجتەهیدینی لەسەرە ئەبێ زۆر گرنگی پێبێت لەبەرەوە نابێ بە هیچێک باشە لەوە چێکێ بپرسێ ئەوە باشە پێغەمبەر فەرمێتی عیلەت چییە لە عەقیقە بۆچی عەقیقە بکرێت لەبەر ئەوەیە کە عولەما ئەفەرموون کاتی خۆی ئیسماعیل کە خوا بڕیار و پێغەمبەر ئیسماعیل کە پێغەمبەر ئیبراهیم سەری ببڕێ خوای گەورە حەیوانێکی نات ئەو مصیبەتەی لەسەر هەڵکرد کە تۆ عەقیقە بۆ مناڵەکە دەکەی ئەو مناڵە ئیتر لە ژیانە مصیبەتی لەسەر هەڵەگیرێ وەکو ئیسماعیل مصیبەتی لەسەر هەڵەگیرێ وەکو ئیسماعیل بۆیە عەقیقە ئەهمیەت و گرنگێکی خۆیەیە داواکارم لە خوای پەروەردگار ئەم مناڵە و مناڵەکانی ئێوە مناڵەکانی ئێمە و مناڵی موسڵمانان ساڵح کە تەمەند درێژیان کە و پابندیان کە بە ئیمان و بە ئیسلام و بە ئەخلاقەوە خوای پەروەردگار ئەوانەی ژنیان نێنا خێزانی باش کە بە نسیبیان ئەوانەی مناڵیان نییە خوای گەورە مناڵیان پێ بەخشێت
وأوانشي كهيتي خواي فرقا صالح ينكاد وصلى الله على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. کەس و کار و هاوڕێ خۆشەویستە لەم شوێنە پیرۆزە و لەم شوێنە مبارەکە پێکەوە ئاشنای یەکتری بین و زیاتر یەکتری نزیک بینەوە. خوای گەورە سپاس و چاکەی هەمووتان بداتەوە ئینشاءالله. نەوەت چەند خۆشە چەند خۆشە عراقێت بووم لا باوانە بۆ نەتوانۆشە هەر وەک حەجیان باوانە لەگەور بەیتۆڵڵا باوانە بە دەوری تۆ عەزیزم یا نەبی یا شەفی یا رەسوول الله يا شي مدينة يا شي مدينة نفس عاشقها دلي مشكينا دلي مشكينا دلي مشكينا دلي مشكينا دلي مشكينا